وەزیری چاک بوو خەڵک خۆشێوی لە ناخەوە قەت ڕقلم بووە زانی بۆ لە ناخەوە ڕقم لێت نەبوو چکات تۆ ئیشی خۆتە کردووە ئەی بەخسەتە کردم تۆ ئیسفایەتە کرد بەڵێ کابراەگەیە ئەڵێ هەر کەسێکت ویستت مستەقبەلی سیاسی بفەوتێنی بیکە بە وەزیری سەحەیە تەربیە کاک نێچیروان ڕەفیقاتی خۆش بوو یا توونە تەبیعەت بوو لە ئەنجومەنی وەزیران کە ئەوتی بچۆ ئیتر من پاوەرم بۆ زیاد بوو هێزم بۆ زیاد بوو لەگەڵ سلێمانی و خۆشەوە زۆر ئیستاش بڕاتە بێت کە لە کەبابۆلیەوە ئێمە ماڵمان خوارد لە مەڵکەنی بوو لە خوار لە کەبابۆلیەوە ئیساش کە بەو ناوایە ئەڕۆم دڵم پڕە بێ بۆ کەبابەکە بۆ کەباب دڵم بڕ نابێ خۆم بۆگا نا بەڵات نەوەڵا بۆ هین بۆ سلێمانی جاخۆ بۆ کەبابیش دڵە پڕ بێ خۆش ئەی برانە ڕۆیە خوا بەخێر خوایە کە من ڕەخنەم لە تۆ گرتووە بەزەزانی حەزم لە چی بوو حەزم لە دڵە گەورەکە بوو بەڕاستیە بووایە پسپۆڕی دڵ بووی تا نەگلوت بە دڵەکە تەندروستی و چۆنە شەحەت و ئەحواڵت باشی ئەڵەم لێرەش دۆزیمانیتەوە ناترسی واللهی زۆر نا مادەم خۆتم لەگەڵای خەپەیەکەش نەماوە نالا باشە باش وەڵا ماوە خەریکم هەر خەریکم میترەوە بەردەوام زۆر باشتری با بڕۆین سەرکەوین فەرموو زۆر سپاس تۆ سەرکەوە حەزم یارمەتی دکتۆر بەنوەرم حاڵە گیان خواحافیز زۆر سپاس چاوەکە من خۆم تا بکەم داواتانم سەلامەت بن ئەی یاخوا بەخێر بێ ئەرە پێم بڵێ وەزعت چۆنە تەندروستی تۆ چۆنیت بەڕاستی پێم خۆش بوو بینیمەوە سپاس کاگڕنج ئەحواڵت سەبەتچیەوە مەشغوڵی هەر کلینیکەکەت وەڵا هەر لە اختصاسەکەی خۆمی ژەکەم لە کلینیکی خۆم و لە نەخۆشخانەی لە شاری پزیشکی فاروق قورگ و لوت و گوێ لە نەخۆشخانەی فێرکاریش هەفتەی ڕۆژێک نەشتەرگەریەکەم هەفتەی ڕۆژە ئەرە جاران خەڵک بەدەست ئەولای نەکبەتەوە گیری خواردبووی سە بەدەست لوتەوە وەڵاهی بڵێم چی ینی سا بووە بە باو ئیتر خەڵک خویاوەتە لوت و ئەوانە خەڵکێکی زۆر حەزی بە جوانکاری لوتە هەموو وەکو هەموو نەشتەرگەری جوانکاریەکانی تر ئەزانی ئەم بەیانیە کە هەستام بۆ ئەم بەرنامەیە لەگەڵ جەناب تابیرم لەوا کردەوە وشەی لوت لە ناو قسەکردنی کوردیا زۆر هەیە لوتە لا مووی لوت بەرلوت لالوت ئەم هەموو لوتە چیە دیارە اینێکی مهمە ینی دیارە بڵین ئۆرگانێکی مهمە زۆر جارکە تۆ ئەڵێ لەگەڵ کابراەکەینەکە ئەڵێ لوتە دەشکێنم یانی لوتشکان شتێکی گەورەیە زایەوەی دکتۆر لوتیشتان زۆر شکانە سپاس دەکەم کورد میلەتێکە لوتی جوانە ئێوە معایری جوانی لوت چییە؟ ئەوەیە کە لەگەڵ دەموچاو تا بگونجێ و تۆ دەموچاو عادەتەن ئەکرێ بە سێ بەشەوە بگونجێ لەگەڵ درێژی و پانی و ئەوەی دەموچاوە بەڵام زۆر جاریش خەڵک جێت یعنی لوتیشی جوانە و هەر حەزەکە ئەڵێ حەزەکەم جوانتری کەم خەڵک هەیە بۆی نەکەی بڵێ کاکە بەڵێ زۆر خەڵک ئیزنەیە من ئەسڵەن من ئەوانەی کە مشکلەی هەناسەیان هەیە پێیان ئەڵێم ئەگەر لوت جوانکەیت هەناسەکەت خۆش نابێت چکە لە فەلسفەی لوتە لوت بۆ یەکەم شت بۆ هەناسەیانە بۆ جوانی نییە ینی لوت زۆر کەسێ لوتی خۆی جوان کردووە بەڵام ئێستا هەناسەی پێ نادرێ یعنی ئیشەکەی خۆی لە دەست داوە لوت لەبەرەوە زۆر کەسنی ئامۆژگاری دەوەی هەتا بکرێ پێویست ناکە نەشتەرگەری لوت ئەگەر هەیە زۆر هەیە خۆم پێڵێم ئەڵێم لوتە جوان نییە بەس هەشە هیچ عیبی نییە ئەڵێم هیچ عیبی نییە لوتە گوناحە بۆچی تێشەی هەر هەناسەکەت بۆ باشەکەین و تەواو باشە بە پێوانەکانی جوانی لوت لای ئێوە کورد میلەتێکە لوتی جوانە واللهی خراب نییە یعنی کورد یعنی لوتی زۆر گەورەترین لوت واللهی بڵێم خۆی مشکلێت چییە مشکلەی هەنێک لوت هەیە یعنی گەورەیە بەس بڵین پێڵێن ئێسقانی ینی چارەسا دەکرێت بەس هەنێک کەسێ لوتی گۆشتیە ئەوە مشکلێت چارەسەریش ناکرێت یعنی هەیشەوەنە نەکبەتە لوتەکەش ناشرینە و بە عملیاتیشان نابێت بڵێم چی ینی بەڵام تۆزێک زەحمەتترە لەویتر دکتۆر خۆم لوتی خۆشم زۆر جوان نییە لەلاوە منێ قارسیەوێ دکتۆر چۆن بوو بەرەو ئەم بواری پسپۆڕی لوت و قورگ و گوێڕۆشتی وەڵی من ساڵی 1970 پزیشکی مقیم بووم لە نەخۆشخانەی شۆڕش
ئەو کاتە بڵین سڵاوی لێبێ لێرەوە دکتۆر نزار سەیدا لەوێ نەشتەرگەریە کرد ئیتر لەگەڵ ئەوە ئەبووم و ئەوانە زۆر حەزم لە بوارەکە کرد ئیتر دوایەوەی کە مەسەلەن بڵین لە خەستەخانەی کۆیە بەڕێوەبەریم تەواو کرد ئیتر بڕیارم ما بچمە قورگ و جۆلووت تەمان ئەوەش چیرۆکێکە یعنی من ئەمەوێت هەنێ شت باسکەم مەسەلەن ئێستا دکتۆری گەنجی ئێستا ئەنواع و ئەشکاڵ دراسات و بۆرد و مەسەلەن بۆردی کوردستانی هەیە بۆردی عەرەبی هەیە بۆردی عێراقی هەیە پرۆگرامی دکتۆرا هەیە پرۆگرامی ماستەر هەیە بۆردی ئەوروپی هەیە مەسەلەن ئەنواع و ئەشکاڵ شت هەیە بۆ ئێوە زەحمەتتر بوو نەبوو هیچ نەبوو مەسەلەن یا ئەوایە ڕێی هاندەرانێ بگرتایە بە قاچاخ یا زۆربەی دکتۆرەکان وایان کرد یا ئەوایە بەهاتی تایەتەوە بۆ پزیشکی مقیمەقدەم ئەگەر وەریان گرتی تا یا وەریان نەگرتی تایە من بەڕێوەبەری نەخۆشخانەی کۆیە بووم و یەکێ بووم لە بەڕێوەبەرە سەرکەوتووەکان کە ویستم تەقدیم کەم بۆ قورگ و جۆلووت ئەو کاتە بەڕەحمەت بێ کاک دکتۆر یادگار وەزیر بوو وتی دکتۆر ڕێکەوت تۆ کەس کۆیە پێویستیان پێێتەوە خەڵکی کۆیە حەزەکەن تۆ لەوێ زیاتر بمێنیتەوە و ئەمانە و کاتە بەڕێوەبەراتی گشتی لەوێ بوو کاک دکتۆر شاخەوان بوو وتم آخر کاک دکتۆر من هینی خۆمم تەواو کردووە وتی نا بەخوات ئەبێت تۆزێک یارمەتیم بیت و بۆستی وتم ناوەست ئیتر هاتمەوە ماڵەوە بەڕەحمەت بێ باوکم وتی بوا بێ تااقەتی وتم وەڵاهی سوپاس دەکەم لەگەڵ مردووی جەنابتانە وتم وەری نەگرتم دکتۆر یادگار خۆ دووسێ سوپاس و پێزانینیش یاومەتێ من مدیرێکی زۆر باش بوو ینی کاگڕند شەو ڕۆژ لەو خەستەخانەیە بوو چوین بۆ لای کاک مەحمووی حاجی بەڕەحمەت بێ ئەویش وەکو ماممان وا بوو یعنی لە زۆر لە مامیشی دڵسۆز باشتر بوو بۆمان ئەویش نەخۆش بوو وتی ویستی کاغەزی بۆ بنووسێ و وتی بەخوا من زۆر بینم نییە لەگەڵی هەستن با بڕۆین بۆ لای پیاوێکی تر کاک پاروقی مەلا مستەفا بەڵێ ئیتر خوا هەڵناگرێت 10 دقە قسەی لەگەڵ دکتۆر یادگار کرد وتی دکتۆر ژیان ئەوە کا حەمەڕەشی لێرەیە کاک مەحموو لێرەیە دکتۆر ڕێکە وتی دکتۆر ڕێکە و باش نەناسم وتی تۆڕێکە و زۆر کوڕی چاکە خوا هەڵناگرێ وتی بەڵام ئیشم پێێتی و وتی بەخوا هەرەبێ وەریگری 10 دقە قسەی لەگەڵا کرد کە سەر لە خەریکی دراسە نەبی خەریکی ئیدارەبی بەڵێ ئیتر چوومەوە بۆ لای وتی دکتۆر ڕێکە بۆ ڕەفیقەکانم لێهانەیە ئێوتم کاک دکتۆر دەوەرم کرا وتی باشە وەردەگرم بە شەرتێک هینم بۆ بکەیت ئیداریترم بۆ بکەیت کردمی بە ڕئیسی مقیمینی عام طبعا تەمەند درێژی بۆ کاک فاروق و ڕۆحی کاک دکتۆر یادگار و کاک مەحموو باوکیشم شاد بێ ئیتر ئەم ئیدارەیە لە من نەبەوە وتم بەسەر چاو من هەر بۆی لە قورگ و جۆملوود وەرمگرن بووم بە ڕئیس مقیمینی عام ئیتر لەگەڵ ڕئیس مقیمینیەکەیە قورگ و جۆلووتیشم خوێن 2004 دوای 3 ساڵ کە تەواوم کرد وتیان فەرم و بڕۆرەوە بۆ کۆیە ئەم بەڵام ئەم جارە بە یاریدەری بەڕێوەبەری گشتی ئیتر چوومەوە بۆ کۆیە ساڵێک لەوێ بووم ئەو کاتە دکتۆر محەممەد قادر خۆشناو وەزیر بوو وتی وەرەوە ئەتخەمە نەخۆشخانەی تەواوی کرا بۆ چۆڵ بوو هەر بۆیان نەئەکرایەوە وتی بەخوا ئەمە بە تۆ ئەکرێتەوە ئیتر تەسیسمان کرد خەڵکمان بۆ دامەزراند و کردمان بە نەخۆشخانەی فریاکەوتنی نەشتەرگەری سلێمانی تەواریمان جاکردەوە ئەمە یەکێک لە شانازەکانتە لە ژیانی ئیداریتا بەڵێ خەستخانەی تەواری یەکێکە لەو خەستەخانانەی کە من شانازی پێوەکەم گرنگترین تەوان جارە حەزەکەم باسی ئەوە بکەم بەڕاستی لە خواری شەوتم یەکێک بووی لەو وەزیرانەی کە من زۆر ڕەخنەما ڕاستە کردی جا منیش ڕخنەیەکە بە ئاراست دەکەم من کە شعرەکانی تۆ مەخوێنەوە خاستن شعرێکت کاک سامان کردوێتی بە گۆرانی گلەی بێگلەی نامەیەکە نەگەی باشە ئەمود ئەم هەستە ناسکە و ئەم ڕخنانە چۆن یەکەگرنەوە لە یەک کەسە بەڕاستی شعرەکانی خۆشە بەس بەڕاستی ڕخنەکانیشە ڕخنەکانە توندە بەڵام من لە بەرنمەکانی تۆیە تۆ مەجالت نەئەیە من قسە بکەم ئیسا خۆزگە بەرنمەکان هەمووی ئاوا بوو قسە مەکرد
بەس باشە قەت بووە بەوەی کە من زۆر بە سەراحەت قسەم لەسەر ئەدای ئیداریتان و ناکرد لە ناخەوە قەت ڕقلم بووە زانی بۆ لە ناخەوە ڕقم لێت نەبوو چکات تۆ ئیشی خۆتی کردووە ئەی بە قسەتە کردم تۆ ئیسفایەتە کرد بەڵێ کابراایەگەیە وەزیری سەحە بووە لە تورکیا ئەڵێ هەر کەسێکت ویستت مستەقبەلی سیاسی بفەوتێنی بیکە بە وەزیری سەحەیە تەربیە چکە ئەو دوو بوارە زۆر قورسن خەڵک ینی زۆر بە زەحمەت خەڵک ئەتوانێت بە هەموو تاکێکی وڵاتەکەەوە بڵێ هەموو کەسی زۆر جوان هەر ویستە مستەقبەلی سیاسی هەر کەس فەوتێنی یا سەحەی بەرە یا تەربیەی بەرە ئیتر زۆر نامێنێتەوە وەلەو من زۆر مامەوە ینی من 7 ساڵ وەزیر بووم بەڵام من تەدەڕش بە تەدەڕست و بیاوام ئێستا تااقەتە هەیە جارێکی ترکاری داری بکەیت جگە لە عیادەکەی خۆت والله ئیسا مرتاحم بڵین عیادەکە ئیشەکەی خۆمەکەم وەزیرێکی کۆمەڵایەتیشمام عمریان درێژ بێ ئەمە کاریگەری هەیە لەوەی کە بەردەوام عیادەکەت جمەی بێن انشاءالله نەوەڵڵا بەڵام ئەیبی نییە چکە منیش یعنی بڵێ تااقەتی 10 ساڵ لەمەوە پێشم نەماوە ینی مەسەلەن ئیتر بەرەو 50 چم ئەو حەزەکەم ئەو نەخۆشانەی کە ئەیبینم بە تێر و تەسەلی جاری وایە نیو سەعات لەگەڵ نەخۆشێکە ئەمێنمەوە بۆی هەموو شتەکانی بۆ هینکەم و سپاس بۆ خۆش نەخۆشم لە هەموو شوێنێکەوە بۆیە تێگەیشتن لە نەخۆش لە بەسراوە تا زاخۆ نەخۆشم تێگەیشتن لە نەخۆش چەندێکێوێ لای دکتۆری تایبەتمەند بە دکتۆرەکە کەوتووە بەڵام بۆ نمونە دوێنێ نەخۆشێکم لابوو 3-4 ساڵە سەریەشێ کۆمەڵێک دکتۆر گەڕاوە خۆ دکتۆرانی کە گەڕاوە هەمووی دڵنیام دکتۆری زۆر باشن بەڵام کات مهمە ینی تۆ مهمە لە ئازار و لە شەکوا و لە کۆمپلێنی نەخۆشەکە بگەیت مەسە من پێم وتم سەرێشەکەی تو ئەمەیە وتی وەڵی 4 ساڵ ئەگەڕێم کەس پێی نەوتم ئەوەیە بەڵام تقریبا نیو سەعات لەگەڵ یا قسەم کرد یعنی قسەکردن بۆ دەست نیشانکردن گرنگترین شتە قسەکردن کاکە بەس لێرە زۆر جار هەر نایڵن نەخۆش قسە بکە ئەخ نابێت لەبەرەوە تۆ مەسەلەن تۆ لە ڕۆژێکە تا دەنەخۆشێکی خۆت ببینی بەڕێک و پێچی لەوە باشترە زۆر ببینی تو دوایی خەڵک گلەی لێ بکە باشە پێم بڵێ ئێستا لەگەڵ وەزیرەکانی پێشوو برادەرایەتی و شتان چۆنە سەرۆکی حکوومەتەکەتان جێگری سەرۆکی حکوومەت نێچیروان بارزانی و قوبات باڵەبانی برادەرایەتیتان لێتانە پرسنە بەڵێ لێمانە پرسنەوە ئێمەش لەوانە پرسین بەڵام ئیتر هەر کەسە و مەشغوڵە ئەوان مەشغوڵی کاگنێچیروان ڕەفیقاتی خۆش بوو یا تو نەتەبیعەت بوو لە ئەنجومەنی وەزیران نا ئێمە هەردووشیان ئێمە من ینی هەردووشیان تەبیعەتیان خۆش بوو و هەردووکیشیان تا ئێستاش هەواڵی یەکترە پرسین و زۆر جاریش کاگ ڕەنج تۆ ئیسا مەسەلەن من و تۆ دەمێکە یەکمان نەدیوە بەڵام کە یەکتریمان بینی باوەشمان کرد بە یەکە زۆر جار شەرت نییە تۆ دوور بیت شەرت نییە نزیک بی پێکەوە بەڵام دڵ ئاوێنەی دڵە بەڵێ لەبەر ئەوە لە ئەنجومەنی وەزیران یعنی ئێمە ئەو دوو کابینەی کە ئیشمان کرد قەت من هەستم نەکردووە کە سەرۆکی حکومەت حیزبێکی ترە ینی پارتایەتی ناکرد ئیدارەیە کرد دەوڵەتداری تەسەوری من بۆ ئەوی ژوایە ئەویش قەت تەسەوری نەکردووە کە من لە حیزبێکی ترم یعنی ئێمە یەک هین بووین هەر کاگنێچیروان دەوڵەتداریە کرد و پارتایەتی ناکرد یا کاقوبادی ژێکێتاتی ناکرد دەوڵەتداری قەت نەمبیستووە جارێ یەک شت یعنی مەسەلەن کاقوباد بینی خۆی و کاگنێچیروانی بە استراتیجی دانا ئەیود نابێ ئەو بینەتێکچی بەس ئەڵەن تۆ چەند وەزیرێک عینان مناڵی هەر زۆر مشتاقی بوون من باسی وەزیری تر ناکەم من مشاقیب نەبووم ئەزین چۆن بوو ئەی بۆ چەند وەزیرەکەەوە با بۆ بژێرمەوە جارێکیان تەمان ئێمە لە کابینەی هەشت هەموو حکوومەتەکە هەبوو یعنی بڵین ئێمە بووین پارتی بوو گۆڕان بوو یەکگرتوو بوو کۆمەڵ بوو کاک ستار مامۆستا ستار وەزیری زراعە بوو دەستی هەڵبڕی تەمان دوای کۆبوونەوە بەرنامەی یەکەم بەرنامەی دووەم بەرنامەی سێم دەستی هەڵبڕی تەواو بوو کۆبوونەوەکە وتی جەنابی سەرۆکی حکومەت من قسەم هەیە وتی قسەم هەیە تەمان ئەویش بڵین مەجای ئەیانی قسە بکەن چکە ئەوانیە تازە هاتبوونە حکومەتەوە ئەوانە وتی فەرموو قسەی خۆ بکە وتی ئێمە لە وەرزی پێگەشتنی بەرهەمی خۆماڵیین خەیار و تەماتە و پیاز و پەتاتە و ئەوانە بۆی جوتیاری خۆش مانزەرەر نەکە ئەبێت تۆ گومرک بخەیتە سەر ئەو بەرهەمە هاوردەکان
بۆی ئەو بەرهەمەی کە جوتیارانی خۆمان هەیەە قازانچکەن گوناحە ڕازیش قسەکە تەواو بوو وتی بەڵام ئەو کاتە کاگڕێباز وەزیری دارایی بوو وتی بەڵام ئەو بۆم ناکە ئەڵێ زۆرە ئەمانە و ئیتر خوێنیەوە قایمەکەی خوێنەوە مەسەرەن کیلۆیە خیار لە سا کیلۆیە تەماتە لە سا ڕێبازی وتی کاگڕێباز وتی جنابی سەرۆکی حکومت وا بڕۆ زەڵاتێکی خیار و تەماتە بەقە قۆزیێکی تێچێ گرانە بێت ئەیتر ئێمەش ئیتر خۆ بەدەست خۆت نییە ینی پێکەنین ئێمەش ئیتر دوایی و سیرەکەین بۆ کۆبوونەوەی داهات و خەڵکمان لەبەی نایە هەر جیان کردینەوە هەر کەسە و یەکێک و یەکێکی مۆنیان بۆ دانابوو قسەمان نەکرد بەمانە ئەوە نەبوو بەڵام زۆر جاری بەخوا بەعام تۆ یەک دوو وەزیری تر وەزیری دارایی و وەزیری پلانوانە بەردەوام لەیکیان دوور نەخستناتەوە پۆلەکەتان تێکە نەوەڵا پۆلمان تێک نایەوە بەڵام هینی شەبوو مناقەشاتی ژەبوو مناقەشاتی تۆنگە بوو بەڵام جەوێکی یعنی ئەوە نییە بڵێن برایەنە و کەشتێکی هینی کێشا بوو کۆمەڵە قەراری زۆر باشتان دەرکرد دوای ئەو کەمپەینەی بۆ دەرمان کردمان فترێ دەرمان زۆر باش بوو وەڵاهی من پێم وایە ئیستاش کابینەکەی دکتۆر سامان لەسەر دەرمانی تایبەت تەسەورەکەم درێژە پێدەری ڕێگاکەی ئێمە بن طبعا من کاگەڕنج من لەسەر دووشت کە بووم بە مدیرە کە بووم بە وەزیر لە مدیرعامی لە دووشت زۆر خەفەتمە خوارد یەکەم شت کە خەفەتم لێ خوارد ئەوە بوو کە مەوعیدی عملیات زۆر دوور بوو مەسەلەن جاریشان بیرمە نەخۆشێکم نرد بۆ خەستخانەی فێرکاری وتم بەردی گورچیلەی بۆ بشکێنن هاتەوە وتی کاکتۆر مەوعیدی ساڵێکی تریان ئیتر تەلەفۆنم کرد بۆ مدیرەکە وتم کاکتۆر بۆ ساڵێکی دێوتی کاکتۆر ئەو جیهازەی کە ئەو داوایەکە بە 3 سەعات بەردێگەشتکێنی ئێمە داوامەکەمان ئەوە نییە وتم جا خۆت ساڵێک ئەو بەردە لەوا بێ بەخشت ئەوە چوە مێشکمەوە ینی چوە مێشکمە وتم من ئەمە ئەگەر بووم بە وەزیر ئەمە حەلەکەم دووەم شت پارەمان پێ بوو پارێکی زۆر هەبوو پس نەمانەتوانی دەرمانی چاک بکڕین کوالیتی کۆنتترۆل فەحسیکە ئێکوالیتی کۆنتترۆلی هەرێمیش ئەو کاتە نێتوانی فەحسی دەرمانکە ئیتر کە چوومە وەزارەت تەمان هەمووی بە سەرپەرشتی کاگنێ چیروان و کاگ عیماد ئەو کاتە و دوایی کا قوباد و ئەوانە بڕیارێکمان دەرکرد کە عملیاتی نیمچە تایبەتماندانە ئێواران نەخۆشەکە لە سا 20ەیە ئێمە لە سا 80مانەیە حکومت بووی ئەمە تەسەورەکەم شتێکی زۆر باش بوو یعنی نەمەوعیدمان نەحیجمان خەڵک ئەمڕۆ ئەچوو ئەنوو 3 ڕۆژی تر سەرەتا قەراری دووەم کوالیتی کۆنتترۆل هیچ قدرەتێکی نەبوو لەسەر دەرمان فەحسکردن کوالیتی کۆنتترۆلمان پێگەیان کە ئێستا الحەمدولله ئێستا هەم بەڕێکوپێکی دەرمان فەحسەکرێ هەم مەسلەی سامپڵین و مەسلەی تەرتیب ینی توانیمان لە کوالیتی کۆنتترۆل شتێ بکەین ناخۆش نییە پیاوش خۆی دکتۆر بێ و ژنەکەشی دکتۆر بێ بەو خوایە نەوەڵا ناخۆش نییە ئەزانین دکتۆر من شتێکی پێ بڵێم ینی بە خۆشەویستی تقریبا زۆر نا بەڵام فترێکی کەم بڵێ دکتۆر بوو کەناسی و بەڵێ ئەو پسپۆڕێکی چیە ئەو ژنان و مناڵبوونە من شتێکی پێ بڵێم من کە ئەوم دی ئەجا بیرم لەوە کردەوە ژن بێنم یعنی نەک بڕیار بەم ژن بێنم ئەجا بگەڕێم نا ئەوم دی ئەجا وتم وەڵاهی خۆ ئەمە من شەهلا بێنم بۆ من زۆر باش جاری وایە لە شتێکە زۆر بێتاقەتم قەرارم بۆ نادرێ مەسەلەن ئەم سوالانی کە تۆ بۆ این کرد مثلا بەخوا من قەت نازانم چیە پرسم ئێدە تۆ نەزانم سەیریکە مثلا بەرنامە مثلا وتم بەرنامێکی واکەم متەڕەدید بووم بچم وتی بچۆ کە ئەوتی بچۆ ئیتر من پاوەرم بۆ زیاد بوو هێزم بۆ زیاد بوو یعنی هەر قەزیە واژنیش مهمە پیاوە نێرێتە سەر باڵات بە شەرتێ لە بەرزیشە ترسێ نەوە لە بەرزی ناترسم ئەو لە بەرزیە ترسێ ئەو خۆی لە بەرزیە ترسێ یعنی شتێک بڕیارێک ئەگەر متەڕەدید بمتیایە کە ئەو قسەی تیا کرد ئیتر تەڕەدودەکەم نامێنێ لەگەڵ سلێمانی و خۆشەوە زۆر ئیستاش بڕاتە بێت کە لە کەبابۆلیەوە ئێمە ماڵمان خوارد لە مەڵکەنی بوو لە خوارد لە کەبابۆلیەوە ئیستاش کە بەو ناوایە ئەڕۆم دڵم پڕەبێ بۆ کەبابەکە بۆ کەباب دڵم بڕ نابێ خۆم بەگا نەوەڵا بۆ هین بۆ سلێمانی جاخۆ بۆ کەبابیش دڵە پڕ بێ هەر خۆشە باشە ئێستا ئەگەر بۆ نمونە ڕۆژە لە ڕۆژان ببیتەوە بە وەزیر
چ شتێکە فریانەکەوتی حەزەکەی زیاتریشی تیا وڵی من بەفەڕەزی کە ئەڕۆم بەلای خستەخانەی شۆڕشە کە ئەو هەیکەلانە ئەبینم تاوامان نەکردەوە لەوە علاقی بە میزانیەوە هەیە زۆر خەفەتی لێ خۆم ئەزانی بۆ خەفەتی لێ خۆم یەکەم بۆ خزمەت گوزاری خەڵکە دووەم بەڕەحمەت بێ جەنابی مامجەلال هەموو جارێک کە لە یادی بەخێر کە لە بەغا ئەهاتەوە لە بەغدا ئەهاتەوە بانگیە کردم ئەوە دکتۆر ڕێکەوت وەرە بزانم شارە پزیشکیەکەمان گەشتە کوێ ئەو خەوی ئەوەی هەبوو کە قڕگە بکەین بە شاری پزیشکی ئەو خستەخانەی چاوەکە لەکوێ خستەخانەی ئەوە کەشتە کوێ زۆری مامجەلال کەنە ئەچوون بۆ لای بەڕەحمەت بێ وەرەقەیەکی لابوو ڕێژەی بارانباری وەرەقەیەکی تری لابوو ڕێژەی سەوزایی وەرەقەیەک لەسەر مێزەکەی بوو کارەبا چەند سەرفەکەن ئەجا لە منیە پرسی ئەو پرۆژەیە گەشتەکوێ ئەوە گەشتەکوێ جا کە من بۆم بازە کرد ئەموو جەنابی مامجەلال پلانمان هەیە ئەوە دروستکەین ئەوە دروستکەین زۆری پێخۆش بوو ئەجا دایمیش بە منی ئەوت کە بووم بە وەزیر وتی وەرە کوڕم با تۆزێ نەسیحەتێکم وتی یەکەم لە خۆت بایی نەبیت نەڵێ بووم بە وەزیر بەو گەنجیە و لە خۆ بایی وتم مامجەلال جەنابی مامجەلال من قەت لە خۆم بایی نابم هێرۆخانیش دانیشتە بوو وتی دووەم فەرقی بینی هەولێر و دوهۆک و سلێمانی ناکە وتم دڵنیابە لەوە فەرق ناکەم ئەو کاتە 3 مانگ بووم وەزیر وتم بەڵام ئەبێت دەعمم کەن لەوێ وتی جۆ بگرە کاک نێچیروان 3 مانگە تۆی دیوە بەڵام ئەڵێت تۆ من و ئاسۆسخان وەزیری کۆمەڵایەتی بوو کاروباری کۆمەڵایەتی بوو لەگەڵ کاکامرانی زۆر خۆشەوێ کاکامرانی ئاوادانکردنەوە ئەڵێ ئەمانە وەزیری چاکن ینی لە ناو کوتلەکەی یەکێتی نیشتیمانیە وتی لەبەرەوە دڵنیابە لەوە ئەو دەعمتانەکە منیش دەعمتانەکەم زۆر جارە چون هەندێک ڕەخنەگری تونندوانە تێگە ڕسمی قەڵەویان ڕسمی قەڵەویان بڵاو کردمەوە من ئێزین چۆنە ئێمە کە من زۆر جار کە ئیتر ئەوە نیە ئەچمەند جەوی کۆبوونەوە و دانیشتنوشتەوە ئاگام لە دانیشتەکانی خۆم نامە ینی ئەوە چون ڕسمیانە گرت خەفەتم بەوانش زۆرە خوارد ینی بەس بوو بە یادگاری بەس ئێستا هات چەند خۆشە لە خوارەوە خەڵکە خۆشیانە من ئەوەم زۆر بەلاوە مهمە ئەزانی من بێدڵی کەسم نەکرد تر نازامی ئیشەکان تاهی ئەوەی خەڵکە خەپەکان خۆیان مەحبوب ناوەوە ئیشەکانمە هەردوو شێتی من نەزانی چی زۆر جار ڕەخنەی ئەوان لێگرتم ئەم تۆ بێدڵی کەس ناکەی آخر ئەموت بێدڵی خەڵک بۆ بکەم یعنی کابران نەخۆشەیە بۆ لای من بێدڵی چی بکەم ینی ئەیان و تۆ مەسەلەن هەموو کەس ڕازیەکەی هەر لە میتۆدی ئیدارەدانیشە هەر بە هەمان شێوە بوو یعنی زۆر جار ئیشەکەش کۆبوونەوەکە تەکرد زۆر زەخم تەکرد ویست قەرارێکیشیان داڵاوانێ بەوە نەبەخواوانە ئەزین چۆنە شتێکی پێ بڵێم ئێمە سەیریکە ئێمە فترەیەک میزانیە نەبوو شەڕی داعش بوو یعنی و خۆشمان ڕاگرت بوو و خەڵکیشمان ئیدارایە خۆ تۆ یعنی مەسەلەن تۆ بە تەمای کابرا مەسەلەن شەڕی داعشیش بوو ئەش نارد بۆ وەکو تیمی پزیشکی ئەنارد بۆ بەرەکانی شەڕ قسەی خۆشیشی لەگەڵانەکەی بێ قسەی خۆشی لەگەڵاکەی یەک ڕستە بڵێ بە ئەو خەڵکەی کە خۆشەوێ ئەو خەڵکەی کە مامەڵی لەگەڵت بووە وەزیریان بووی زۆر سپاس من هەمووتانم خۆشەوێ هەموو کوردستانیان و هەموو خەڵکی کوردستانم خۆشەوێ خوای هەر خەڵکی کوردستان بێوەی و سەرفراز و سەربەرز بن هەرێمی کوردستان هەردەم سربەخۆ و هەردەم پایە بەرز بێ سوپاس بۆ کاگڕنج سوپاس بۆ کاگاسۆ و سوپاس بۆ کاکی کاگۆرانی کاپتن و هەموو ئەو ستافەی کە لە پشت کامیرا و ئەم بەرنامەیان هەمیشە تەندروست بێت و خوا تەمەن درێژە بکە هەر بمێنی بۆ بەڵام ڕوون بۆ زۆر سپاس دنیای زۆر سپاس خواحافیز